الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم محمد سيد الأولين والآخرين وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. براو خوشکانی مسلمان بینەران و بیسەرانی بەڕێز، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی سیەم و کۆتاییە لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. لەم ئاڵقەیەدا حەوت بنەمای گرنگ دەخەمە ڕوو کە پێویستە بیان کەینە بناغەی چاو بە خۆدا گێڕانەوە بەگشتی. هەڵبەتە 29 ئاڵقەکەی ڕابردوو زۆرشمان تێدا باس کردن، بەڵام لەم ئاڵقەیەدا ئەم حەوت بنەما و بنەڕەتە دێنم کە پێم وایە زۆر لەو شتانەی کە پێویستە تیاندا چاو بە خۆماندا بگێڕینەوە و هەڵوەستە بکەین دەیگرنە خۆیان. یەکەم بنەمای یەکەمەوە کە بەکردەوە و ئاکارمان ئاوێنەی ئیسلامەتی بین و بزانین کە بە قسەی گەورەی بێکردار هیچ بە هیچ ناکەین. هەر کاتێکیش هەڵەمان کرد بە بوێری ئەوەمان هەبێدان بە هەڵەکەی خۆماندا بێنین. زانایان گوتویانە الاعتراف بالخطأ فضیلة، دان بە هەڵەی خۆداهێنان چاکێتیە، بەڵام بەردەوامبوون لەسەر هەڵەی خۆ نوقسانێکی گەورەیە و خەڵکیش هەست پێ دەکات. هیوا هەیە قسەیەکی کردووە درۆ بووە، یەکێک پێ دەڵێ کاکە فڵان ڕۆژە فڵان درۆت کرد، دەڵێن خێر نەمکردووە، واتە درۆیەکی کەس دەکات. بە خۆمان بپارێزین. من پندێکم داناوە، دەڵێم دان بە هەڵەی خۆداهێنان لە هەموو شتێک مەسرەفی کەمترە. هەڵەیەکت کرد، من زۆر جار وام کردووە، خەڵکی دەوروبەرم دەزانن بەتایبەت کۆمەڵی دادگەری کە هەڵەیەک دەکەم بەرامبەر بە کەسێک برایەک خوشتێک، دەڵێم هەڵم کرد، داوای لێبوردم هەیە، گەردم ئازاکە، تەواو. دان بە هەڵەی خۆداهێنان مەسرەفی زۆر کەمە، بەڵام پینە و پڕۆکردن بۆ هەڵەکانی خۆت مەسرەفی زۆری دەوێت، لێش نابیەوە. کەواتە بە ئەگەر هەڵە و کەم و کوڕێکمان بوو بوێری ئەوەمان هەبێ دانی پێدا بێنین، لە کورتی بیبڕینەوە، نەک کابرا درۆیەکی کردووە یاخود وعدە خلافێکی کردووە، هەڵەیەکی کردووە بێنی حاشای لێ بکە، واتە درۆیەکی کردو بیکاتە 2 بیکاتە 3، ئەوە نابڕێتەوە. ئەوە یەک. دووەم، با خۆمان بپارێزین لە دەمارگیری و داخراوی و دڵنیابین جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هیچ کەس یەکسان نییە بە ئیسلام. نە فڵان زانە، نە فیسار، نە فڵان سەرمەزەب، نە فیسار، نە فڵان خاوەن ڕێبازی تەسکیە، نە فیسار، نە فڵان خاوەن قوتابخانەی فیکری و کەلامی، نە فیسار، نە فڵان زانای هاوچەرخ، نە فیسار، هیچی یەکسان نییە بە ئیسلام. بە هەمووشیان یەکسان نین بە ئیسلام. تەنیا پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسانە بە ئیسلام. بۆیە کاتی خۆی هەر کەسە لەگەڵ پێغەمبەردا نەبوو بێ لە دەروی بازنەی ئیسلام حساب کراوە. کەسی هیوا هەیە لێی تێکسووە، ناوێکی لە خۆی ناوە، ئەمجا دەڵ هەر کەسێ لەگەڵ من نەبێ لە دەروی بازنەی ئیسلامی دادەنێ، کاکە خۆ تۆ پێغەمبەر نی. ئەوە تەنیا پێغەمبەر وا بووە صلی الله عليه و آله وسلم. تەنانەت ئەبوبەکر سیدیق خوا لێ ڕازی بێ کە گەورەترینی هاوڵانە، بەڵکو گەورەترینی بەندەکانی خوایە لە دوای پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام. ئەبوبەکر سیدیق، سەعدی کوڕی عوبادە و هەندێکی دیکە بەیعەتیان پێ نەدا کە جێنشینی یەکەمی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام، بەڵام کەسی تۆمەتبار نەکرد، با بەیعەتی پێ نەدا، نەشیگو لە بازنەی ئیسلام چوێ دەرێ. هەروەها عومەریش هەروە خوا لێیان ڕازی بێ، دوێمین جێنشینی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەروەها عوثمان و عەلیش هەروە خوا لێیان ڕازی بێ. کەواتە با داخراو نەبین، خۆپەسند نەبین و پێمان وانە بێ ئەوی لەگەڵ ئێمە نەبێ ئەوە لە دەرەوەی بازنی ئیمان و ئیسلامە، یاخود خەلەل و کەم و کوڕێک ڕووی لە ئیمان و ئیسلامەکەی کردووە، و با ئەوەی بە خۆمانی ڕەوا دەبین بە خەڵکیشی ڕەوا ببینین. سێیەم، با پێشینی چاکمان بکەینە سەرمەشق لە مامەڵەی لێبوردانە و قوڵ و فراوان تێگەیشتن لە ئیسلام، نەک
قسە و فتواکانی پێشینی چاکمان وەکو تووتی دووبارە بکەینەوە. شوێنکەوتنی پێشینی چاک ئیتیباع سەلەفی صالح کەەوە خاڵی هاوبەشی هەموو موسڵمانانە. خۆ شوێنکەوتنی پێشینی چاک کەس بۆینە لەسەر خۆی تاپۆیکە، هەر وەکو ساف و ساغ بوون هیچ کەس بۆینە لەسەر خۆی تاپۆیکە. هەروەها ئەهلی قورئان بوون و ئەهلی سنت بوون و تەقوا و ئەوە کەس بۆینە لەسەر خۆی تاپۆیکە بڵێ هەرهی منە. خاڵی هاوبەشی بین هەموو موسڵمانانە. هەر کەسێک موسڵمان بێت دەبێت بە دوای پێشینی چاکەوێت. پێشینی چاک چییە؟ پێش هەموو کەس پێغەمبەرە صلی الله عليه وسلم. جاخۆ بە دوای بەبێ دواکەوتن و شوێنکەوتنی پێغەمبەر هەر نابێتە موسڵمان کەس. ئەمجا دوای ئەو خەلیفە ڕاشیدەکانی چوار خەلیفە ڕاشیدەکان ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی و حەسەنی کوڕی عەلیش خوا لە هەموویان ڕازی بێ. هەروەها بنەماڵەی پێغەمبەر و خزمانی کە لە خزمەتی دابوون و هاوڵانی بەڕێزی خوا لیان ڕازی بێ. ئەمجا شوێنکەوتوانی ئەوان و شوێنکەوتوانی ئەوان. ئەم سێ جیلە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی خەیر الناس قەرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. مە لە سەحیح بوخاری مسلم داهاتوو باشترینی خەڵک ئەوانن کە لە سەردەمی مندا دوای ئەوانەی دوایوان ئەنجا ئەوانی دوایوان واتە جیلی هاوڵان و شوێنکەوتوان و شوێنکەوتوانی شوێنکەوتوان ئەوانە پێشینی چاکن. جا هەمومان دەی بە دوای ئەوانە بکەوین گومانی تێدانە، بەڵام با بە دوایان کەوین بەکردەوە نەک بە لافلێدان و پاشان بە دوای میتۆد و مەنهەجەکەیان بکەوین. ئەوانە هەر شتێکیان هات بێتە پێش تەماشای قورئانیان کردووە، ئەگە حوکمەکان دۆزی بێتەوە تەماشای سونەتیان کردووە، ئەگەنا لە بینی خۆیاندا ڕاوێژیان کردووە. ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی خوا لیان ڕازی بێ وایان کردووە. با ئێمە لە مەنهەج و میتۆداندا شوێنیان کەوین نەک لە فتوا و بیر و ڕاکانیاندا، چونکە لە فتوا بیر و ڕاکانیاندا بە پێ ڕۆژگاری خۆیان فتوایان داوە و بیر و ڕایان خستۆتە ڕوو لەو شتانەی کە دەقی لەسەر نییە. شتێک کە دەقی لەسەر نەبێ وەکو چۆن ئەوان ئیجتیهادیان کردو مەش هەوڵ دەین وەکو ئەوان بکەین بە دوای واندا بچین ئێمەش جاری کە تەماشای قورئان و سنت بکەوینەوە و ئەو حکمانەی لێ هەڵهێنجین کە لە ڕۆژگاری خۆماندا پێویستیمان پێیانە. چوارەم بنەمای چوارەم با دڵنیابین تێکڕای مەزهەب و ڕێباز و مەشرەب و قوتابخانە و ڕەوت و کەسەکان حەقی ڕێژەییان لەلایە بە ئەندازەی بەکارهێنانی عەقڵیان هەڵش و هەڵەوکەم و کوڕیان هەیە و حەقی ڕەها تەنیا لەلایەن خوایە. وقل الحق من ربكم بڵێ حەق هەمووی تەنیا لەلایەن پەروەردگارتانەوەیە. ئەو قسەی شافعیش ڕەحمەتی خوای لێبێ ئیمام شافعی زۆر جوانە کە دەڵێ قولي صواب يحتمل الخطأ وقول غير خطأ يحتمل الصواب. قسەی خۆم پێ ڕاستە دەشگونجێ هەڵە بێ، قسەی بەرامبەرەکەم پێ هەڵێ دەشگونجێ ڕاست بێ. ئەمە قسەیەکی زۆر جوانە. هەمیشە مرۆڤ کە قسەیەک دەکا ڕایەک دەخاتە ڕوو لەبەرەوە بە حەق و ڕاستی دەزانێ، بەڵام مادام بیر و ڕایە و تێگەیشتنە دەبێ بڵێ ئەمن پێم وایە ڕاستە بەس دەگونجێ هەڵە بێ. قورئان و سنت وحی ئەو حەقی مطلقە احتیمالی هەڵەی نییە، بەڵام تێگەیشتنی ئێمە بۆ قورئان و سنت دیارە پێمان ڕاستە بۆیە دەیخەینە ڕوو، بەڵام دەگونجێ هەڵە بێ. هی بەرامبەرەکانمان پێ هەڵەیە بەڵام دەگونجێ ڕاست بێ. بەڵام کە تۆ بڵێ قسەی خۆم پێ ڕاستە ناشگونجێ هەڵە بێ، هی بەرامبەرەکەشم پێ هەڵەیە و ناگونجێ ڕاست بێ، ئەوە منطقێکی فیرعەونانەیە. فرعون گوتی ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیل الڕەشاد. هەر ئەوەتان پێ دەڵێم کە خۆم دەیبینم و ئەوەی کە منیش دەیڵێم هەمن تەنیا بەرەو سەرڕاستی ڕێنماییتان دەکەمەوە تا قسەکەی من هەمووی ڕاست و حەقە. ئەمە منطقێکی فیرعەونانەیە، هیچ زانایەکی ئیسلام نەیگوتووە ئەوەی من دەڵێم هەمووی حەقە. ئەوەی من دەڵێم واتە لە ڕووی ئیجتیهاد و بۆ چوونەوە. ئەگەر قورئان و سنەتەوە بۆ هەمان خاڵی هاوبەشە. ئەگەر تێگەیشتنە خۆ تو ئاەتی حەدیثێکت بەدەستەوە نیە دەقێکی وحید بەدەستەوە نیە کە تەنیا تێگەیشتنی تۆ ڕاستە. عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی لقد كان في من قبلكم من الأمم محدثون فإن كان في أمتي واحد منهم فهو عمر أو كما قال. لە صحیح بوخاری مسلم داتوە فەرموویەتی لە ئومەتانی پێشوودا کەسانێک هەبوون ئیلهامیان بۆ کراوە ئەگەر لە ئومەتی من کەس هەبێ عومەرە و عومەر خوا لێی ڕازی بێ چەند جار پێشنیاری کردەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێی پێشنیارەکەی ئەو ئاەت هاتووەتە خوارێ لە کە فەرمووی ألا نتخذ من مقام إبراهيم مصلى دوای خوا فەرمووی واتخذوا من مقام إبراهيم مصلى. هەروەها بەنسبەت هاوسەرەکانی هەروەها بەنسبەت کۆمەڵێشتی دیکە عومەر خوا لێی ڕازی بێ پێشنیاری کردووە دوای خوا بە پێی پێشنیارەکەی ئەو ئاەتی دابەزاندووە لەگەڵەوەشدا عومەر خوا لێی ڕازی بێ لە چەند شتێکدا لەگەڵ هاوڵان کەوتۆتە مشتمڕ و کێشە نەیگوتووە من ملهەمم ئیلهامم بۆ دەکرێت پێغەمبەر وای فەرمووە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو بەڵگەی بۆ هێناونەوە ئانیش بەڵگیان بۆ هێناوەتەوە بەڵام لافی لێ نەداوە کە حەق لەسەر من تاپۆ کراوە
پێنجەم بە ئەندازەی عەقڵ فراوانی و زانیاری زۆرمان سەماحەت و سینفراوانی وەدەست دێنین و بە ئەندازەی زانیاری کەم و عەقڵی گچکەمان دەمارگیری و داخراوی ملمان دەگرێ. دڵنیابن ئینسان تا زانیاری فراوانتر بێ، عەقڵەکەی گەورەتر بێ، سینگ فراوانتر دەبێ، لێبوردەتر دەبێ و زیاتر پۆزش و عوذر دێنێتەوە بۆ بەرامبەرەکانی. ئەو کەسەی کە پێی وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنیا بەو جۆرە تەحیاتی خوێندووە، هەر کەسێک بە جۆرێکی دیکە بیخوێنێ دەڵێ کاکەوەی تۆ لات داوە، بەڵام ئەگەر بزانێت پێغەمبەر ئاواش تەحیاتی خوێندووە، ئاواش دەڵێ هەمووی حەقە. هەر کەسێک پێی وابێ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنیا لەسەر سینگی دەستی گرتووە، هەر کەسێک لە خوار سینگە و دەست بگرێ لە پشت ناوکەوە لە خوار نێوکەوەکوە ئەبوو حەنیفە دەڵێ یاخود وەکو مالیک دەڵێ دەست بگرێ یا دەست نەگرێ، ئەگە بزانێ هەموو ڕایەکان هەن ئەو کاتە هەر کەسێ ببینێ بە هەر جۆرێک نوێش بکە بەرامبەری دەمارگیر نابێ و دژی نابێ. و هەروەها بەنسبەت پەنجە جۆڵاندن بەنسبەت هەموو ئەو هەڵس و کەوتانەی کە زیاتر لە ڕایەک هەیە یاخود پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە زیاتر لە جۆرێک ئەنجامی داون، هەر کەسێ شارەزای زیاتر بێ سینفراوانی و لێبوردەیی زیاتر دەبێ و بە ئەندازەیەوە کە مرۆڤ عەقڵی بچووک دەبێ، پاشخانی فیکرەکەی نزم و پەس دەبێ، بچووک دەبێ، تەزک دەبێ، بە ئەندازەی ئەوە دڵیشی گچکە دەبێتەوە بەرامبەر بە خەڵک. بۆیە من ئامۆژگاری خۆم هی هەموو لایەکی دەکەم بە هەوڵدەین هەرچی زیاتر زانیاریمان زیاتر بێ و هەرچی زیاتر عەقڵی خۆمان فراوانتر کەین و بە هەوڵدەین بە فراوانی شەریعەت لە دینی خوا حاڵی بین و خۆمان قەتیس نەکەین لە جۆگەلەی مەزهەبێکدا و بۆچوونێکدا و ڕایەکدا. ڕێزمان بۆ هەموو زانایان هەیە، بۆ هەموو مەزهەبەکانیان، بۆ هەموو بۆچوونەکانیان، بەڵام با دڵنیابین هیچ کام لە مەزهەبەکان تعبیر ناکات لە هەموو ئیسلام، بەڵکو هەر چوار مەزهەبەکە و هەر هەشت مەزهەبەکەش و هەموو طریقەتەکان و هەموو قوتابخانەکانی فکر و علمی کەلامیش تعبیر ناکەن لە هەموو ئیسلام، تعبیر دەکەن لە تێگەیشتنی ئەو زانایانە و پێشەوایانە بۆ ئیسلام لە سەردەم و ڕۆژگاری خۆیاندا. شەشەم بنەمای شەشەم ئەوانەی زانیاری و تەمەن و ئەزموونیان کەمە ئامۆژگاریان دەکەن با پەلە نەکەن لە قسە و فتوادا، چونکە کات بەشێکە لە چارەسەر و لە خەواریجیشدا پند و عیبرەتێکی گەورە هەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوای پێناسە کردوون، فەرموویەتی حودەثاء الئەسنان سوفەهاء الئەحلام، تەمەنیان کەمە عەقڵیان سووکە. هەروەها فەرموویەتی يدعون أهل الأوثان ويقتلون أهل الإيمان، واز لە بتپەرستان دێنن ئەهلی ئیمان دەکوژن. هەروەها فەرموویەتی يقرؤون القرآن لا يجاوز تراقيهم يا حناجرهم، قورئان دەخوێنن بەڵام لە سینجیان ئەو دیو نابێت، جا چ ئەم دیو نابێ ناتە نێو دڵیانەوە یاخود سەر ناکەوێت ناچێتە نێو عەقڵیان و تێی ناگەن هەردەی خوێن و هیچی دیکە. زۆر لەوانەی کە تووشی هەڵە و پەڵە دەبن قسەی ناشیرین دەکەن، قسەی بێنەزاکەت دەکەن بەرامبەر بە ئەهلی ئیسلام، بە زیندوو مردووە بە زۆری هی ئەوەیە کە ئەم ئەزمون و تەمەنیان کەمە یاخود علمیان کەمە یاخود هەر بە عەقڵ بچووکی پەروەردە بوون، بە باریکردەیەکدا هاتوون، بە فراوانی لە ئیسلام تێبگەن، بگەڕێنەوە بۆ بەحری شەریعەت، بگەڕێنەوە بۆ قورئان و سونەت بە فراوانی، بە تێگەیشتنی زانایان. خۆتان لەسەر تێگەیشتنی زانایەک و چەند زانایەک کورت هەڵمەهێن و قەتیس مەکەن، ئەگەر تووشی دەمارگیری و دڵداخراوی و دەمارگیری دەبن. حوتەم و کۆتایی با هەوڵ بدەین هیچ قسەیەک نەکەین کە لە ڕۆژی دواییدا بەڵگە و پاساوی کردنیمان پێ نەبێت. هەر قسەیەک دەکەین، هەر بۆ چوونێک، هەر هەڵوێستێک دەنوێنین بابیری لێ بکەینەوە بۆ لای خوا وەڵاممان پێیە. ئەگەر خوار ڕایگرتین فەرمی وەرە ئەو قسەیەت بۆ کرد، ئەو فتوایەت بۆ دا، ئەو بۆ چوونەت بۆ هەبوو، ئەو هەڵوێستت بۆنوان بزانین دەخوا وەڵاممان پێیە، بەرگریمان بۆ لە خۆمان دەکرێت. ئەمە کۆتا قسەمە خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقمامدا ڕۆژانە و شەوانە لە هەموو کاتەکاندا کە بۆمان هەڵدەکەوێ بە خۆمان دابچینەوە، چاو بە خۆمان دابجێڕینەوە، هەڵەوکەم و کوڕەکانی خۆمان ببینین و هەوڵ دەین لە چاکە زیاد کەین، لە شەڕ و خراپە کەم کەین، هەوڵ دەین بەردەوام خۆمان بژار کەین و خۆمان بڕازێن و بە سیفەتە بەرز و چاکەکان. خوا بە لوتف و کەڕەمی خۆی ئەو سیفەتە چاکانە لە هەموو لایەکماندا زیاد کە، لە سیفەتی خراپ بە دوورمان کە و ڕۆژوو تەراویح و تاعەتی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول بفەرموێ و قەڵەمی عەفو بەسەر هەڵە و گوناه و تاوانەکانی هەموو لایەکماندا بێنێ. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.